شوقي بأن أحيا مطيع لله خالقنا البديع وأضم نور كتابه لكنني لا أستطيع. اقرأه في قلب خشوع. بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستانم، دێنەوە خزمەت ئەو ئادابانێکەوە پێویستە لە کاتی قورئان خوێندنەوە جێبەجێیانی بکەین. یەکێک لەو زانایانە دەیفەرموو ئەگەر بێت و قورئان بچێتە ناو دڵ و مرۆڤ دەگۆڕێت. کاتێک کە مرۆڤ گۆڕا خێزان دەگۆڕێت، و کاتێک خێزان گۆڕا کۆمەلگا دەگۆڕێت، کاتێک کە کۆمەلگا دەگۆڕا دەوڵەت دەگۆڕێت. بۆیە یەکێکی تر لەو ئادابانێکەوە پێویستە لە کاتی قورئان خوێندنەوە جێبەجێیانی بکەین، ئەویش هەر کاتێکەوە دەست کرد بە قورئان خوێندنەوە استعاذە بکەیت، وەکو ئەو وایەکەوە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرموێت فإذا قرأت القرآن فاستعذ بالله من الشيطان الرجيم. هەر کاتێکەوە قورئانت خوێند و دەستت پێ کرد پەنا بگرە بە خوای گەورە لە شەیتانی نەفرین لێکراو، و هەروەها بەسمەلەی تێدا بکەیت، بسم الله الرحمن الرحيم لە سەرەتای هەموو سوورەتێکدا بکەیت، تەنها لە سەرەتای سوورەتی تەوبە نەبێتکەوە نەهاتووە. خاڵێکی تر لەو خاڵانێکەوە پێویستە لە کاتی قورئان خوێندن جێبەجێیانی بکەیت، ئەویش ئەوەیە کەوە لە کاتی قورئان خوێندندا پەلە نەکەیت، بە شێوازێکی لەسەرخۆ قورئان بخوێنیتەوە، و هەروە بە شێوازێک تەرتیلانە وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قورئانی خوێندووە. سەحابەکان دەیان فەرموو پێغەمبەری خوا کاتێک کە قورئانی دەخوێند ئێمە لە پشتی دەمانتوانی حرفەکانی قورئانی پیرۆز بژمێرین، کەوە هەندە لەسەرخۆ بە هێواشی قورئانی خوێندووە. و هەروە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتی دیاری کردووە بۆ ختمکردنی قورئانی پیرۆز، کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمر دەکات بە عەبدوڵای کوڕی عەمر کەوا پێی دەفەرموێت لە 7 ڕۆژدا قورئان بخوێنە و دووبارەی بکە و ختمی بکە. و هەروە ئیمامی عوسمانی کوڕی عەفان و عەبدوڵای کوڕی مەسعود و زەیدی کوڕی ثابت لە 7 ڕۆژدا قورئانی پیرۆزیان ختم کردووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرموێت هەر کەسێکەوە قورئان بخوێنێت لە 3 ڕۆژ کەمتر لە قورئان تێنەگەیشتووە، کەواتە زۆر بە پەلە قورئانی خوێندووە و لێی تێنەگەیشتووە. بۆیە ئینشاءالله ئێمە بە شێوازێک لە خزمەت قورئانی پیرۆز دەبین کەوا بە شێوازێکی لەسەرخۆ، بە شێوازێکی هادئانە. السلام عليكم ورحمة الله وبركاته. حتى أذوق حلاوته ليكون لي يوما شفيعا لكنني لا أستطيع. رتله في فكر عميق واقرأه في قلب